بینەرانی ئازیزی بەرنامەی بەکراوەیی ئەم کاتەتان باش. بواری پەروەردە و فێرکردن وەکو بوارێکی گرنگ کە هەمیشە ڕۆڵی باڵای هەیە لە بنیادنانی داهاتووی هەموو وڵاتێکدا، هەمیشە گرنگیەکی تایبەتی پێدراوە. لە بەرنامەی ئەمڕۆماندا باس لە کۆی سیستمی پەروەردە دەکەین و هەوڵ دەدەین بزانین کە ئەم بوارە لە هەرێمی کوردستان تا چەند مافی خۆی پێدراوە و تا چەند توانراوە کێشەکانی بەردەم ئەم پرۆسەیە چارەسەر بکرێن و ئاستەنگەکانی بەردەمیشی وەلا بنرێن. هاوکاتیش دەخینە سەر پرسی بڕینی دەستی حیزب لە بواری پەروەردە و وەڵامی ئەو پرسیارانەش وەردەگرینەوە کە دەڵێن دوو حزبە دەسەڵاتدارەکەی هەرێم دەست وەردەدەنە کاروباری وەزارەتی پەروەردە و تەواوی پۆستە باڵاکانیش لەلایەن یەکێتی و پارتیەوە یەکلا دەکرێنەوە. ئایا ئەمە تا چەند ڕاستە و گەروایە بواری پەروەردە لەم هەرێمە بەرەوکوێ هەنگاو دەنێت؟ لایەنێکی تری گفتوگۆکەمان باسکردنە لە ئەدای یەکێتی مامۆستایانی کوردستان و ڕۆڵیان لە چارەسەرکردنی کێشەی مامۆستایان و وەڵامی ئەوان بۆ ئەو ڕەخنانەی ئاراستەیان دەکرێت. ئایا یەکێتی مامۆستایانی کوردستان نوێنەرایەتی سەرجەم مامۆستایانی کردووە یاخود تەنها نوێنەری مامۆستایانی حەزبەکان بووە؟ لە کۆتاییدا باس لە پێشنیازەکان دەکەین کە پێویستن بۆ پێشخستنی بواری پەروەردە و فێرکردن و چارەسەرکردنی گرفت و ئاستەنگەکانی بەردەم بەرەو پێشچوونی ئەم بوارە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست، دووبارە ئەم کاتتان باشوەکو لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد. تەوەری ئەمڕۆی بەرنامەی بەکراوەی تایبەتە بە قسەکردن لەسەر کۆی سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستان و ئاستەنگەکانی بەردەم بەرەو پێشچوونی ئەم سیستمە. هاوکات قسە لەسەر چەند تەوەرێکی تریش دەکەن، ئەویش بە میوانداری مامۆستا دڵشاد مەجید فەرەج، سەرۆکی لقی سلێمانی یەکێتی مامۆستایانی کوردستان، عەبدولقادر نووری مامۆستایانی سەربەخۆ، میوانی سێمیشم مامۆستا عومەر محەممەد ئەمینە بەرپرسی پەروەردەی دەربەندی خان یاخود بەڕێوەبەری پەروەردەی دەربەندی خان. میوانی چوارەمیشم مامۆستا جەزا عەلیە ڕێخەری ڕایەڵی مامۆستایانی بزوتنەوەی گۆڕان. بەخێراتنی هەموو لایەتانەکەم و بەخێراتنی ئەو میوانە بەڕێزانەش دەکەم کە کۆمەڵێک مامۆستان ئەمڕۆ ئەرکیان کێشاوە لەگەڵمان ئامادە بوون. مامۆستا دڵشاد، بۆ پرسیاری دەستپێک دێمە لای تۆ. دەمەوێت قسەیەک لەسەر ستافی نوێی یەکێتی مامۆستایانی کوردستان بکەیت و بە شێوەیەکی گشتی پێشم بڵێ بواری پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان لەکوێدایە؟ پێشەکی دەستخۆشی لە بەردامەکەتانەکەم. تەواوی هەموو پرسێکی پەروەردەکە لە کۆڕووکۆبوونەوەیەکە باز دەکرێت خۆدەگیرێ دڵسۆزیە بۆ بواری پەروەردە و بۆ پەروەردەکردنی نەوەی داهاتوو، هەروە دڵسۆزیشەوە بۆ خاک و گەل و نیشتیمان. پرسی پەروەردە ئەمڕۆ لە کوردستانە ئێمە گەر بگەڕێنەوە بۆ ساڵی 2007 کاتێک گۆڕانکاری لە سیستمی پەروەردەی بنەڕەتی و ئامادەیەکانە کرا، بەڕاستیەوە دەستکەوتێکی باش بۆ گەلی کورد لەبەرەوەی لە سەرەتای دروستبوونی حکومەتی کوردیەوە تاوکو ئەو کاتە لەسەر بەرنمەیەکی شێوە کۆن ئەڕۆشتین ئێمەوەکو هەرێمی کوردستان، بەس لە دواوە بە دەستخۆشیەوە گۆڕانکاری و نوێبکردنەوەی سیستمی پەروەردە دەستکەوتە بۆ نەوەکانی ئەمڕۆ داهاتووی گەلەکەمان. یعنی ئەکرێ هەمووشمان بە هەموو دەنگەکانەوە پشتیوانی لە سیستمی پەروەردە بکەین، بەڵام بە چارەسەرکردنی کەم و کوڕیەکانیەوە. بەنسبەت ئەدای بڵین مەجای پەروەردە و فێرکردن، تا چەند ئەم مەجالە لە هەرێمی کوردستان یاخود ئەم بوارە لە هەرێمی کوردستان گرنگی پێدراوە و گەر بەگشتیش قسە بکەین ئاستەنگەکانی بەردەم بەرەو پێشچوونی ئەم بوارە چییە؟ دیارە لەبەر شاو ئاشکراشە هەموو ئەشیزدانین کە لە وڵاتێکی تازە دروستبووی تەمەەن 20 ساڵەیە گۆڕانکاری بەسەر سیستمی پەروەردەیە دەستکەوتێکی زۆر مەزن و گەورەیە. لە دەستکەوتە مەزن و گەورەیە کۆمەڵە دیارە ئەمە تێستی ژات چەند ساڵێک کە 4 ساڵە تێستە بۆ 4 ساڵ تێست کراوە و بەرنمەیە کەم و کوڕی ئەبێت بە دڵنیاییەوە کەم و کوڕیەکانی تاسیرەکاتە سەر بواری پەروەردە. تا چەند هەوڵ دراوە ئەو کەم و کورتیانە بڵین چارەسەر بکرێن لە چکە تۆوتە ئەم خلالی ئەم 4 ساڵە بڵین لە 2007 تا تقریبن تا 2011 2012 وەکو تێست بووە. بڵێ وە خەلەلیشی زۆر بوو، قسەشی زۆر لەسەر کراوە. تا چەند کار کراوە بۆەوەی ئەم خەلەلانە چارەسەر بکرێن؟ چونکە زۆر جار دەوترێت گەرم سیستەمە تێکەڵەیەک بێت لە سیستمێکی سویدی و ئەڵمانی یاخود هەر لە سیستمە ئەوروپیەکە وەرگیرا بێت و بڵین سیستمەکەی کاتی ڕژێمی بەعس وەلانرابێت، زۆر جار بۆ هەرێمی کوردستان بە شێوەیەک لە شێوەکان کێشەی زۆرە. بەڵام ئەو کێشانەی کە دروستبوون تا چەند هەوڵ دراوە کە چارەسەر بکرێن؟ بەدڵنیایەوەی من ئاگادارم لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی گشتی سلێمانی یاخود لە سەراستی وەزارەت تەعمیم هاتووە دەخوارەوە بۆ
یەکەی بۆ سەرپەرشتیارەکان بۆ یەکەی سەرپەرشتیاریەکانی ئامادەی و بنەڕەتی کە پیاچوونەوەیەک بە هەموارکردنەوەی سیستەما بکەن یعنی هەمواریش کراوەتەوە دیارە و بە ڕێزانی کە لێرەش دانیشتوون و حزوریان هەیە کەم و زۆر ئاگیان لە هەموارکردنەوەکەیە چونکە سیستمی پەروەردەی ئێمە وەکو ئەزانن نوێیە تازەیە تازەگەریش لە سیستەما دیارە بە دەرنیە لە کەم و کوڕەکان کەم و کوڕەکانی بەڕاستی پێویستی بە یەکەم سەبر و تەحمل لە دووەم پەلەکردنە لە چارەسەرکردنەکانیان و دۆزینەوەی هەری گونجاو و خاڵی گونجاویەوە کە هەموو توێژەکانی خوێندکار و قوتابی لە مەسلحەتی ئەوان بێت و بە خواست و ئامانجی ئەو خوێندکارانە بێت کە بتوانن پەروەردەیەکی باش و چاک لە هەرێمەکەی پەروەردە بکرێن و فێر بکرێن. بەڵێ سپاس مامۆستا دیاری هەروەکو ستایلی بەرنامەکە وایە باش پرسیاری گشتی دەست پێکەین دەمەوێت بزانم ڕای تۆ چییە لەسەر سیستمی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان و ئاستەنگ و کێشەکانی ئەم بوارە چین؟ زۆر سپاس من پێشەکیێمەوە بڵێم من باوەڕم وایە گۆڕانکاری دروست بووە لە پەروەردە بە شێوەیەکی گشتی و ئەم گۆڕانکاریە لەسەر داواکاری مامۆستایان و لەسەر با بڵین ئەو پاڵە پەستۆیی کە بەردەوام هەیان بووە توانیویانە گۆڕانکاری وردەوردەوە بەرهێنن بەڵام من ئەمەوێ لە قسەکانی مامۆستاوەکە کۆتایی پێهێنا دەست پێ بکەم ڕاستە ئێمە سیستەمی پەروەردەییمان گۆڕیەوە بەڵام گرنگەوەی ئەمە سیستەمی پەروەردەیی ئەو فەرسەفەیی لە پشت ئەم سیستەمەوەیە بەتەمای چی بکەین ئێمە ئەگەر باوەڕمان وابێت بمانەوێت سیستەمەکەمان سیستەمی پەروەردەییمان سیستەمێکی دیموکرات بێ و تاچێکی بوێری ڕێز لە بەرامبەرگری دیموکراتمان بۆ پەیڕۆبکە بەڕێی من ئەمە ئاستەجی زۆر گەورەی لە بەردەمایە گرنگترینیان بەڵێ ئەمە ئەو بڵم گرنگترینی ئەو ئاستەنگانەی کە لە بەردەمیایەتی بەڕاستی بە حیزبیکردنی هەموو دەستگاکانە لە وڵاتەیە یەکێ لەوانە پەروەردە بە شێوەیەکی گشتی کەی ئێمە توانیمان لەم بە حیزبیکردنە نەجاتمان بێ ئێمە من لەو باوەڕێم هەنگاوێکی زۆر باش دەتوانین بەرەو ئەو فەلسەفەیە بڕین کە ئەمە لایەنێکی کێشەکانە دوای دێنە سەر تەفاسیل من بەس یەک شت بڵێ سیستەمی پەروەردە لەسەر سێ پایە بەندە یەکێکیان بریتە لە یەکەتی مامۆستایان کە وەکو چاودێر و بەردەوام شوێنی بەرگری مامۆستایانە چ لە مامۆستایان چ لەو سیستەمەیکە هەیە دووهەمیان یەکەی سەرپەرشتیاریە کە من دایما وای ناوەنێم ئەمە بریتە لە فکر و کرۆکی ئیشەکانی مامۆستایان و داهێنان لە سیستەمی پەروەردە ئەبێ لەوێەوە دەست پێ بکە سێمیشیان دەستگای بەڕێوەبەرایەتی پەروەردە من پێم وابێ ئەگەر یەکەتی مامۆستایان بە تایبەتی دوای ئەم هەڵبژاردنەی ئاخیر و ئەوەش بەڕاستی لە دوای ئیشێکی زۆرە بوو مامۆسایان بە هەوڵی هەموو تەبەن مامۆسایان کاڵم مەبەسم هەمویانە توانی گۆڕانکاریەک لە یەکەتی مامۆسایانە بکە بەڵام ئەم گۆڕانکاریە تا ئێستا ئێمە نازانین نەتایجەکانی چییە گۆڕانکاریمان کردووە لەسەر شێواز لەسەر پرۆگرام لەسەر ئەو شتە گرنگانەی کە ئەو وەختە ئاستەنگ بوون لابراون بەهاتۆتە شتی باش هاتۆتە پێشەوە بەڵام گرنگ کارکردنە لەسەریان هەوڵداری لەسەر کراوە من پێم وابێ هێشتا زۆر بۆی بەڵێ دڵخۆشی بەوەی یاخود گەشتبینی بەوەی کە کاری لەسەر بکرێت و ئەم ستافە تازەیە جیاواز لە ستافەکەی پێشوویش بکەن و کارێکی وا بکەن چۆن بڵێ لایەنە پیشەیەەکە چونکە ستافی پێشوو خۆشیان ئەترافیان کردووە کە حەزب تەدەخولی کردووە لە ئیشەکانیان و هەوڵ دەدەن کە ئەو دەستە ببڕن پێت وایە ئەتوانن ئەم ستافە پێت وایە ئیرادەکە بوونی هەیە بەڵێ من وەکو ئەزی جەنابتم کرد لە سەرەتایە من ئیرادەی مامۆستایان گەشتبیل مەکا بەردەوام چۆن ئەو گۆڕانکاری لە یەکێتی مامۆستایانە بەرهەمهێنا من پێم وابێ ئەم ستافەش بە تایبەتی گۆڕینی ئەو پەیرۆ پرۆگرامە ئەو ستافە بە تایبەتی مەبەستمەوە نیە ستافەکە باسیەوە بکەم کە بڵێم وەکو شەخص خراپبوون مەبەستم شێوازی ئیشکردنەکە و چۆن ئەو ستافە ڕێکدا کوتراوە گۆڕا من پێم وابێ ئاسانە مامۆسایان دیسانەوە ئەگەر ئەم یەکێتی مامۆسانم ئەم ستافی ئێستا نەیانتوانی لەسەر لە ئاسی خواسەکانی مامۆسایان من پێم وابێ گۆڕانی زۆر ئاسان بەنسبەت پەیڕۆ پرۆگرامەکەشەوە هەر گۆڕانکاری بەڵێ گۆڕانکاری زۆر گەورەی مامۆستا دێمە لای تۆ جەنابەت چووەک و بەڕێوەبەری پەروەردەی دەربەندی خان چووەک و کەسێکی چالاک لە نووسین لە بواری پەروەردەیە دەمەوێت بزانم بواری پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان چۆن دەبینیت و قسە چییە لەسەر کێشەکان و ئەو پەیڕەوە کە باسی لێ دەکرێت هەندێک دەڵێن ئەم پەیڕەوە
یەکێتی مامۆستایانی شەلەل کردووە پێت وایە وایە؟ پێشەشی سوپاسانەکەم بۆ ئەم بەرنمەیە من پێشەشیە کە دەم بە بەرنمەکە دیارە ئێمە بە باش بیرکەینەوە بە مێژوویەکی پەروەردا بگەڕێنەوە کە ئێمە لە ساڵی 1970 ساڵ تێپەڕ بوو بەسەر متوربەکردنی سیستەمێکی بەعسی کە ئەو سیستەمە سیستەمێکی تاغڕەوی دیکتاتۆری فاشی بوو لە کوردستانە جێبەجێ دەکرا. دیارە بەعس هەموو ئەهدافەکانی هەموو ئامانجەکانی لەناو پەرۆدا کۆ کردبووە ئاواتەکانی خۆی لەوێ خست بۆ گەڕ کە هەموو تاشێکی کە پەروەردەی ئامادە دەکرد بۆ دوو ئامانجاماندەیە دەکرد یەکەمیان بۆەوەی حیزبی بەعس بەهێز بکە لە هەموو پایەکەکانە ئەو کانی کە دەرەچێ دووهەمیشیان تاشێکی شەڕگێری دروستە کرد چەندێک خوێنکار وازی بهێنایە لە خوێندن ئەم گرنگ نەبوو بەلایەوە گرنگ لەوە بوو کە بتوانێت لە کای عسکەریەکاندا خەڵکی شەڕەنگێز دروستکە بۆ ئەوەی دژی تاکەکانی کۆمەلگای خۆی بوەستێتەوە بۆی ئەو ئەویست حکومڕانی تاگڕەوانە هەتایە بکە. دیارە ئەم سیستەمی پەروەردەی 70 ساڵ هەروە ئاسان نەبوو ئێمە بتوانین هەموو کایەکانی پاک بکەینەوە. پاکردنەوەی هەموو کایەکانی پەروەردە کارێکی ئاسانە بوو. ئێمە لە ساڵی 91 تا ساڵی 22 بۆ 24 مایسی 2007 تا کۆنگرەی چوارەم گیرە سێ کۆنگرەیکە گیراوە. ئەم سێ کۆنگرەیکە من لە کۆنگرەی یەکەمنا لە دووەم و لە سێمە ئەندامی کۆنگرە بووم ئاگادارم لە وردەکاریەکانی هەیە ئەم کۆنگرانە نەیانتوانیوە وەک پێویست وردەکاریەکانی سیستەمی خوێندن چارەسەر بکەن و کاریگەریان هەبێ لەسەر تەنها توانیوانە چەند بڕگەیەکی بچووک لە پرۆگرامەکان کە ناوی سەدام حوسێن و حیزبی قاید و ئەمانە بسنەوەتیان لەمە زیاتر شتێکی کە نەکرا نەتوانیەکە دەگەڕێتەوە بۆ نەیانتوانیوە چونکە دەسەڵاتیان نەبووە یاخود نەیانتوانیوە پێیان نەکراوە. من پێشنیار و ڕاستپاردەکان لایە ئێمە دیارە ئەو کۆنگرانی پێشوو ئێمە ژیان و داهاتی ئەم کوردستان لەسەر گومرگەکان بوو. داهاتمان نەبوو وەکو ئێستا بوو جەمان هەبێ لە 2003 کە ئێمە عێراق بە تەواوەتی ڕزگار کرا حکومەتی فاشی بە تەواوەتی لە ناوچوو ئێمە بودجەیەکمان بۆ تەرخان کرا و توانیمان دەستورێک بۆ عێراق دابین کە لەو دەستورەدا مافەکانی کورد تیا جێگە بکەینەوە و بتوانین بودجەیە بۆ هەرێمی کوردستان و دانڕێ بۆ حکومەتێک کە لە هەرێمی کوردستان ناهەیە دیارە لەوە پێش ئەوە نەبوو ئەو پارانەی ئەو پێشنیار و ڕاستپاردانەیەکران نەتوانێت جێبەجێ بکرێت هەمووی بەڕاستی بەرەو ئەوە ئەچوو خاوە بۆ وردە و کۆنگرەکە کۆنگرێکی ناسەرکەوتو دەبوو. بەڵام کۆنگرەی چوارەم کە ئەمان ناوی نانین کۆنگرەی چوارەم من ناوم ناو کۆنگرەی چوارەم ناوێنین کۆنگرەی یەکگرتن چونکە یەکگرتنی هەردوو حکومەت بوو بەڕاستی و ئەم کۆنگرەیە توانی لەم کۆنگرەیەدا سیستەمی نوێی خوێندن ڕابگەی ئەم سیستەمەش ناتوانێت بڵێ تۆ هەموو شتەکانی وەکو تا 100% بۆ ئێمەین چونکە هیچ پرۆسەیە ناگاتە 100% لە دنیا هەموو پرۆسەیەک کە ئەگاتە نیسبەتێکی بەرز بۆکو بازنەوەیە خولانەوەیکی بە دەورا دێ کێشە و گرفتی کە دروستە بێ مەسەلەن بۆ نمونە لەم سیستەمی ئێمەدا من شتێک بە جەنابەت بڵێم کە ئەمە ئێمە توانیومانە خوێنکار فێری بیۆری بکەین لەم سیستەمە هاتنە سەرجادەی خوێنکار ئەو خوێنکارانە نەبوون کاتی خۆی لە زەمەنی پێشوودا لە زەمەنی سێ کۆنگرەدا لە زمانی بەعسانیان نوێرە بێنە سەرجادەکان بە ئازادی قسە بکەن لەسەر سیستەم قسە بکەن لەسەر امتحانات قسە بکەن لەسەر تاقیکەواتە هاتنیان و مزاهرە و خۆپیشاندانەکان دڵخۆشکەرەیە ئەی چۆن ئەمە یەکێکە لەوانەی کە ئێمە دڵمان پێ خۆشە لە سیستەمی نوێ کە خوێنکارمان فێری بیۆری کرد خوێنکارمان فێری ئەوە کرد کە بتوانێت قسە مەرجیش نییە خۆیمە بە قسەکانی خوێنکار بێت چونکە بەڕاستی خوێنکار لەوانەیە لە سۆنگی ڕوانگەی خۆیەوە سەیری پێشکەوتنەکان بکە بەڵام ناکرێت ئێمە بە قسەیەکی خوێنکار بین سەر تاپای سیستەمی کورد چونکە خوێنکار لەوانەیە لە بوعدی مەسلحەتی خۆی قسە بکە بەڵام ئەوانەی کە سیستەم دانێن دیارە ئەوان لە بوعدی ئەوە داێنن کە هەموو کایەکان لێکە دەنەوە ئێمە مەسەلەن ناکرێت ئەقلێتی خوێنکارێکی 18 ساڵ مقابل بکەین بە ئەقلێتی پیاوێکی بەتوانە کە 30 ساڵ لە بواری پەرۆدا کاری کردووە 30 ساڵ جا سیستە ئێمە تەنها بە کار و ناوخۆکاری نەکردو بەڵێن بە پرۆفیسۆر و یاریدەدەر نووسەران پێشکەوتوانی ئیسیفادەمان لە خەڵکی بەتوانێت وەکو فایق سەعید کردووە کە پیاوێکی بەتوانێت ئیسیفادەمان لە هۆمەر قەراقی کردووە پیاوێکە بەڕێوەبەری پەروەردەیە لە چەندین پرۆفیسۆر و کەس زیاتر لە ساڵێک لەم بوارەدا نامە نێراوە بۆ تاکتاکی ئەم کۆمەلگای خۆمان ئەوەی ڕۆژێک دێڕێکی نووسی بێ لەسەر پەروەردە
قسەیەکی کردبێ لە تەلەڤیزیۆنێک و ڕەخنەیەکی گرتبێ لە ڕۆژنامەی بە تایبەتی ئەو کاتە ئاوێنە و هاوڵاتیە بوو قسەی کردبێ ڕۆژێ لە ڕۆژان بانیان کردوون و قسەیان لەگەڵ کردوون. بەڵام زۆر جار پسپۆرەکان باس لەوە شەکەنەڵێن لە 2007 پرسیان پێکراوە گویان لێ نەگیراوە. ئەمە تا چەند ڕاستە؟ واللهی ئەوە زانیی ئێمە شەر نییە هەچ کەسی قسەی کرێم قسانەی تر بڵین ئەمە 100 چکە جایی وا هەیە قسەی ڕۆژنامە و گۆڤارۆمانە مشتی بەڕاستی لابەلا ئەڵێن شت نییە من خۆم 10 ساڵ سەرنووسەری ڕۆژنامەیە بووم شەر نییە وابێ بە 100 دوابێ هەندێک ڕۆژنامە مانشێتێک بۆ تۆ ئەنووسێت لەسەرەوە ئەو مانشێتی کە بۆ دەنووسێت بۆ ئەوەیە لە بازار ڕەسەرفێتی جەریدەکەی بڕۆ ئەمە سیاسەتی جەریدەیە بەڵام سیر ئەەکەی کە ناوەڕۆکی بابەتەکەی خوێنەوە مانشێتەکە هیچ ڕەبتێکی نییە بە مانشێتەکە ئەسڵەن یەک پێچ و تیا کردووە خۆت حای دەمێنی لە خوێندنەوە کەواتە مامۆستا بواری بەڵام من جوابێکم هەیە با یەک دوسێ جوابمەیە بۆ گەر بە کورتی بێت بۆی حەقی مامۆستاش نەخۆیستم کاکە دیار ئەڵێ بە حیزبیکردنی هەموو دەستگاکان من ئەڵێم ئەم سیستەمە بە حیزبیکردنی نەهێشت ئەگەر تۆ ئەڵێ ماوە من بۆ تەسەلمێن مێژ کەمە سەلماندمە ئێستا ئیشراف سەرپەرشتیار کە ئەو زۆر پێی لێداگە سەرپەرشتیار ئەوە سێهەمین وەجبەیە ئەم ساڵ سێهەمین وەجبێ ئەچێتە تاقیکردنەوە کە ئەچێتە تاقیکردنەوە لەم پەڕی ڕاست بۆ ئەو پەڕی چەپ لەم پەڕی ئیسلامی بۆ ئەو پەڕی عیلمانی دەرەچێ و نمونێشمان لە بە حەزێکی 100 نمونەتە دەمێ نەک نمونێ 100 نمونەتە دەمێ لە هەموو حیزبەکان من لە پەرۆدەکەی خۆماتیایەتی ئیسلامی تایە گرتووتیە کۆمەڵی ئەمە تێدا بەنسبەت مدیری مەکتەب کە ئەوش کایەشی گرنگن ئێمە وەکو پەروەردەکەی خۆمان جێبەجێمان کردووە ئیمتیحاناتمان کردو و کێش دەرچوە پیرۆزباییمان لێ کردووە و کەسیش دەستی نەخستووە و نمونەش ئێستا مدیرێتی عامە تعمیمێکی کردووە بۆ سەرجەم پەروەردەکان سەرجەم ئەوانەیە یانەیە بن بەڕێوە بەر و یاری دەدەن با تەقدیم بکەن لە ڕێگەی ئەو ئیمتیحاناتەوە نەتایجەکانی خۆیان وەربگرن. یەک قسەی ئەخیرم ماوە حەزەکەم چووکە مەجالم بدەی لەسەر قسەی ئەخیرم ماوە لەسەر ستافی پێشوویەتی مامۆسایان من بۆ تەسەلیمێن و حیزبی نەبووە. یەکێتی مامۆسایانی کوردستان ئەگەر حیزبی بوو بێت هەموو لایەنەکانی تێدا بووە چەپکە گوڵ بووە هەمووی تیا بووە بێزگە لە گۆڕان گۆڕانش خۆتانزای بزوتنەوەی گۆڕان لە دوای 15 حوتەوە ئیعلان کراوە ینی خۆ ستافیەکێتی مامۆسایان لە 2001 هەیە لە شوعی تیا بووە لە یەکگرتوو تیا بووە لە کۆمەڵی تیا بووە لە هەر هەتا ئاخر دقیقە هەمووی تیا بووە بەڵام من ئالێرەوە ئەڵێم ڕۆژێک لە ڕۆژان لە ناوێشێتی مامۆسایانە 10 ساڵ من ئەندامی سکرتاری دەم یەک کەس باسی حیزبایەتی نەکردووە یەک کەس باسی حیزبایەتی لە هەموو کایە گرنگەکان شەیمە کەوتوینتە پێشی مامۆستایان. سپاس مامۆستا مامۆستا قسەی تۆ من پرسیارت لێ ناکەم کۆمنتت لەسەر کۆی قسەکان و قسەی خۆشت بکەیت. من سەبارەت بە ئەوەی یەکێتی مامۆستایان ستافی نوێ یەکێتی مامۆستایان قسەیەکم هەیە دیارە ئێمە یەکێتی مامۆستایان وەکو سندیکایەک بە سندیکای خۆمان نزانین بە سندیکای هەموو لایەکە زانین تاقە کۆمنتم وەکو ستافی تازە پێم وایە چاریکەش پەیامی خۆم گەیانووە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم لە کارەکانیانە هەموو ئەو کارە خراپانی کە لە ڕابردووە بوو سووربەمان لەسەری متەفقین ماعادا برای بەڕێزم مامۆستا عومەر ئێستا هەندێک مدافعی کرد بە بۆ ئاراستەیە کە گوایە یەکێتی مامۆستایانی وتی تەحەدا کاکە حزبی نەبووە ستافی پێشووتریش بەڵێ بەهەرحاڵ بۆ ئەمە و دوای ستافی نوێ ئێمە هیوای سەرکەوت نەخوازین و هیوادارین هەموو ئەو برادرانەی کە مامۆستا عومەریش و مامۆستا دیاریش دیارە ئەندامی کۆنگرە بوونەوە ئەندامی کۆنفراس بوونە لە سلێمانی قسەیەکمانەیە ئێمە بۆ ئەو برا بەڕێزانە مامۆستایان ئومێدی گەوریان بە ستافی نوێ هەیە و ستافی نوێ هەمە ڕەنگە ڕاستە ئێستا لەم مەرحەلەیە و نوێنەری ئێمەی تایە نوێنەری هەموو لایەکی تایە هیوادارین دەرس وەربگرن لە کەم و کورتەکانی ڕابردوو ئەو ناواقساتانی هەبووە ئەو دەستێوەردانە حیزبیانی کە هەبووە لەمە دووە ئەو مەرحەلەیە تێپارن و ئومێد بە دیاریکراوی قسە بکەی کەم و کورتی و نەواقس و دەست تێوەردانەکان چۆن بوون و چی بوون بۆ ئەوەی مامۆستایانیش و مامۆستاش ئاگادار بێ کە چی بوون و ئەمان لەم مەرحەلەیە هەوڵ بدەن بنەبڕی بکەن. ئەگەر نموزەجێکی زۆر زەق بێنینەوە دانانی بەڕێوەبەرەکان بۆ نمونە لە سەرکی پەروەردەیە لە ڕاستیە ئەتوانم بڵێم بە کولی لەلایەن حیزبەکانەوە دانراون و زۆرێک لە هەتا یاریدەدەرەکانیش بە حیزبی دانراون یەکێتی مامۆستایان لە ئاست ئەوانەیە بێدەنگ بووە و زۆر بە ئاشکرا لە ئاستی خوارە و یەکێتی مامۆستایان بۆ نمونە مەسئولی کەرت هەبووە ئەندامی لە قەبوو ئەوانە هەبووە بەڕاستی تەنانەت لە ڕۆژی جەژنی مامۆستایانیشا بەس هیواداری نەمەستافی نوێ ئەوە نەبن لە شەشیدا ئەوەی کە پێوترێ جەژنی مامۆستایان
بەڕاستی من بۆ خۆم 13 ساڵ لە قوتابخانەیەکا بوومە ڕۆژێ لە ڕۆژان نوێنەرێکی یەکێتی مامۆستایان من نەبینیوە سەردانی قوتابخانەکە بکات تەنانەت لە جۆشنێکی مامۆستایانە یاخود لە هەڵبژاردننی دەستنیشانکردنی نوێنەرێکی خۆیانە بەس هیوادارم لەمە و دوا ستافی تازە ئەو کەم و کورتیانەیە کە هەبوو و ئەو دەستێوەردانانە بەڕاستی نەهێڵن و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم لە ئێستا بەڕاستی من بە زووی ئەزانم ئێمە ئەوە ئاراستی ئەم بەڕێزانەکەین کاتەکە زووە بەڵام لەگەڵ ئەوە شا من قسەکەم ئەوەیە ئەم برادەرانەوە تەسەور نەکەن ئەلەساس ئەوان ستافێکن ڕەنگاڵی و نوێنەری هەموو لایەکمانی تایە قسەکە ئەوەیە هەموو ئەندامانی کۆنفراز و هەموو ئەندامانی کۆنگرە مەفروزە چاوێک بن وەکو نیمچە پەرلەمانێک چاودێری وردی ئەم بە ڕێزانە بکەن بۆی قسەیەکی خۆتت بۆ بکەم بە پرسیار تۆوتت بۆ نمونە لە کاتی دەوامە و لە کاتی جەژنەکەشتانە نوێنەرێکی یەکێتی مامۆستایان سەردانی ئەوەی نەکردو ئێوە هەمیشە بانگەشی ئەوە کەن دەڵێن دەستی حزب یاخود هەر شتێکی لەم جۆرە ڕێکخراوەکان لە مەکتەبەکان و لە خوێندنگاکان و لە قوتابخانەکان ببڕین ئایا گەر نوێنەرێکی یەکێتی مامۆستایان سەردانی مەکتەبەکان بکات لە بۆنەیەکی ئاوایە ئێوە بە دەستێوەردانی حزبی و بڵین دوور لە لایەنە پەروەردەیەکە داینانێن بەدە نوێنەری یەکێتی مامۆستایان ئەگەر لە ڕاستیە فعلەن یەکێتی مامۆستایان بێ نوێنەری سەردانی نوێنەری یەکێتی مامۆستایان بۆ قوتابخانەکان شتێکی ئاساییە بەڵکو ئەوەی کە ئاسایی نییە نوێنەری حیزبەکانە لە کۆمیتەکان لە شوێنەکانی کە بەڕاستی ئەوانە بە زەقی بە ئاشکرا لە قوتابخانەکانە ڕەنیاوەتەوە منەگەر نموزەجێ بێنمەوە هیوادارم قسەکانم بەوە دەست پێ نەکە ئەمە تازەترین فۆرمی حیزبێ لە حیزبەکانی دەسەڵاتەکە لە قوتابخانەکانەدا بەشکراوە و نمونەیەکی کە بێنمەوە لە هەموو کاتێکی ئەوەی کە مەعاش تەوزیع ئەکرێ بەداخەوە لەلایەن بەڕێوەبەری قوتابخانەکانە و بەڕاستی تا ئێستا ئابوونەوەرەگیرێ لە مامۆستایان کە ئەمە شتێکە بەڕاستی مەفروسە ستافی نوێ یەکێتی مامۆستایان بەمانە بچنەوە و هیوادارم بەرپرسانی کەی پەروەردە چکە پەروەردە بەڕاستی وەزارەتێکی گەورەیە پەیوەندی بە هەموو کۆمەڵگاوە هەیە ئەتوانین بڵین من ئەگەر بەم ئامارە قسە بکەم 1,512 قوتابی هەیە بە جۆرەی توێژینەوەکەی هاوڕێ تۆفیق 1,512 قوتابیمان هەیە بە جۆرەی ساڵی خوێندنی 2011 من ئەم ئامارە ئاڵێ مامۆستا عومەر بەڵێ 12 هاوڕێ تۆفیق بێ 11 بەرحاڵ 350 باخچی ساوانمان هەیە 5,556 قوتابخانەمان هەیە 165 قوتابخانەی ئەهلیمان هەیە 12 بەڕێوەبەری گشتیمان هەیە 10 ڕایۆژکارمان هەیە بەڵام بەداخەوە ئەم وەزارەتە تا ئێستا بریکارێکی نییە ئەوە جێگەی پرسیارە لای ئێمە ئەکرێ مامۆستا عومەر وەڵامی ئەوە باتەوە لەبەرەوە ناکرێت دەستێوەردانی حیزبی بۆ وەزارەتێکی بەم شێوەیە کە ملیۆنێک و ئەونا قوتابی هەبێ وەزایدن ڕقەمێکی گەورە نزیکەی 100,000 و بەرەو ژوور مامۆستای هەبێ و بەردەوام حتمما ئەم مامۆستایانەوە سەدەها هەزار کارمەندیکەی هەیە ناکرێ ئەم وەزارەتە بەڕاستی بهێڵڕێ دەستی حیزب تێکەڵی بێ دوجار تەسیل لە هەموو کۆمەڵگاکە پەروەردەی تەنها ئەم دانیشتوانی ئەم ستۆدیۆی نییە بەڵکو هەمووی کۆمەڵگایە مامۆستا لە تەداخولکردنی حزبیە وەکو خۆت لە قسەکانتە ئاماژەت پێکرد فۆرمی لایەنگیری و نازانم ئابوونەوەمانە ئێوە تا چەند ویستوتانە دەنگتان بە بەرپرسەکان بگات و ئەوان تا چەند وەڵامی ئەوەیان داوەتەوە وەکو ناڕازاییەک بەرامبەر ئەم کردەوەیە کە ئێوە لێی ناڕازی بڵێ بەردەوام دیارە قسەی لێکراوە لە ڕاگەیانەکانەوە مەسائلی تەدەخولی حیزبی بەڕاستی چۆنەڵی وەڵام هەبووە بەس بەسەرچاو ئەوە بۆ کاری پێ نەکراوە من پێ دەڵێم ئەمە تازەترین ئامارە ئەوەی ئێمە خەمی ئێمە دەستێوەردانی حیزبی بەڕاستی جاری وا هەیە بڵین کۆبوونەوەیکی حیزبیە بێ لە یەکێ لە کۆمیتەکانە لە ڕاستیە دەرسێ دوانیشی لەوانەیە پێوە بکوژرێ ئەوەش دووبارە زەرە لە قوتابیە کاری ڕێکخراوەی چیتان کردووە بۆ ئەمە بەردەوام ئێمە لەسەر خەتین بەردەوام لەگەڵ ئەو برادرانە لە کۆنتاکتی بەردەوامین کە مەسائلی حیزبی بەڕاستی چیتر نەهێڵڕێن دەستێوەردان ئەم شتانتان بە بەڵگە لایە یاخود تەنها قسەیەکە بۆ نمونە لە فڵان مەکتەب دووانە ڕاگیرا و ڕۆشتون لە کۆمیتەیەک یاخود لە جێگایە کۆبوونەوەتەوە یاخود بە بەڵگە لاتانە و دەزانن لە چ ڕۆژێک هەبووە و بۆچی براون
ئازیزەکەم ئەمە ئەتوانم بڵێم بەڵگەیەکە ئەگەر بەڵگەیەک نییە من بۆ خۆم ڕەنگە ئەفکارێکی جیاوازم ئەمە بەڵگەیەکە بەڵگەیشوە لە مەکتەبێک کابێ ناکرێت تعبیم کرێ بەسەر هەموو بڵێن ڕێخستنەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە ناکرێت تعبیم کرێ بەڵگەیەک بووە بەڵام ئەوە لەوانەیە یەکێک بێ خۆی نەبێت چونکە یەکێتی پێویستی بەوە نەماوە بێ دیان پارتیان ئێوەش گۆڕانیان لایەنەکانی کەش پێویستی بەوە نەوە مامۆستایان بانکا بەڕاستی لێ بیکابوونە بڕۆ ناکەوێت سەو باوی ئەوە مابێ چونکە خۆی کۆمیتەی هەیە ڕێخستنی هەیە مەڵبەندی هەیە لقی هەیە ناوچەی هەیە نازانم ڕایەڵی هەیە ئەمانەیە تۆ لە توانین لە ڕێگەیەوە بیکەیت چ پێویستیت بۆیە من تازەترین خەبەر بم بە جەنابەت ئەمە ئیم شەوی ئەلان کرا مدیری عامی تربیة سلێمانی بە سیڤی یعنی مدیری تربیة سلێمانی حسە یەکێتی نیشتیمانی کوردستانە لە ڕاستیە بۆ چونکە حسە یەکێتیە من بۆ بێ دەڵێم بۆچی لەبەر ئەوەی خۆتۆ خۆت ئەزانی هەموو ئۆپۆزیسیۆن کەس نەهاتە حکوومەتەوە کە نەهات پۆست وەرناگرێت خۆ کە بێتە حکوومەتەوە پۆست لە وەزیرەکانی تەواوکەی بمبوورە بینەرانی عزیز ناوبڕێک و بەردەوامە بین لەگەڵتان.